بەناوی خۆی بەخشندەی میرەمان بینەرە بەڕێز و خۆشەویستەکان خۆشحاڵم لە بەنامێکی تایبەت لەگەڵتان نابم. بەنامەکەمان تایبەتە بە لیژنەی فتوای شاری سلێمانی. ئەمڕۆ سەردانمان کردوون لەسەر چەند بابەتێک و ئەو داتا و خەڵکانەی کە سەردانیانەکەن لەسەر کار و چالاکیەکانی ئەمان لە ماوەی ڕابردووە بە تایبەت مانگی پێشوو هاتوون لای لیژنەکە پرسیار لەسەر ئەو بابەتانەکەین لەگەڵ مامۆستا بەڕێزانە بزانین چ کێشەیەک زیاتر دێتە لای ئەمان و هەوڵی چارەسەرکردنی چۆنە بن. سەرەتا مامۆستا دکتۆر محەممەد پێنجێنی سڵاو لێبێ، سوپاس بۆ میوانداریەکەتان. مامۆستا ئەمەوێ سەرەتا لە جەنابەت لەسەر کێشەی تەلاق قسە بکەین. زۆرترین ئەو کێشانی کە بابەتی تەلاقە کە سەردانیەوەکەن لە مانگی ڕابردووە چەندێک بووە و ئایا کێشەکان چین کە دێنە لای بەڕێستا؟ سەرەتا بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان سپاسی بەڕێستانەکەین، دەستخۆشیتان لێکەین بۆ سازدانی ئەم بەرنامەیە. لیژنەی فتوای سلێمانی لیژنەیە کە هەماهەنگ لەگەڵ دەستگاکانی ترە لە خزمەتی هاوڵاتیان و خەڵکانی ئەم شارەی خۆمانایە، بە تایبەت لە بوارەکانی کاروباری بەڕێوەبردنی پرسیارە شەرعیەکانی خەڵک کە لەسەر هەر بابەتێک بیان بێ وەڵامی پرسیارەکانیان بە شێوازێکی گونجاو و هەروەها بۆ حەلی کێشەکانیان بەردەوام ئامادەگی و دەرگای کراوەیە. دیارە یەکێک لەو بابەتانی کە زۆر ڕووە کاتە ئێمە مەسەلە بابەتی تەلاق و تەلاق خواردن و تەلاقدانە کە بەداخۆ ئێمە زۆر خەمبارین بۆەوەی کە تا ئێستا ڕۆشنبیری تەلاقدان لەلایەی گەنجان و کەسان و پیاوانی ئەم وڵاتی ئێمە هێشتا زۆر لاوازە. بەڵام لەگەڵەوە سەرنجە دەیت ئەو بابەتە ڕۆژبەڕۆ لە هەڵکشانایە زیاتر ئەوەی کە ئێمە بەدیمان کرد بێ و هەستمان پێکرد بێ و لاتۆتە لای ئێمە لە ماوەی 6 مانگی ڕابردووە تەقریبەن داتای 6 مانگە بەمێ، یعنی لە مانگ یەک و هەتاکو مانگی 6 ئەم کاتەی کە ئێستا تایەن نزیکەی 118 بابەتی تەلاق خواردن هاتوۆتە لای ئێمە، یعنی 118 کەیس سەردانی ئێمەی کردووە. لەم 118 کەیسە ئێمە تەنها دوانیمان جیا کردوێتەوە، باقی تری هەمومان ڕێخستوەتەوە چاکسازی چارەسەرمان بۆ کردووە. باڵێ چووکە لەبەرەوەی کە بەشێکیان ئەوانە بوون کە خەڵکی تەلاقی خواردووە شێواز تەلاق خواردنەکەی تا حەلی تیابوو بێ و تا بیستوێتیان ئەم دوانە پێکەوە بژین. ئێمە هەوڵمان نەداوە دوو کەسە لە یەکتر جیاکەین، چونکە پێمان وایە ئەسڵ لە خێزانداریە عیسمەت و بەقای عیسمەتی خێزانداریە بەردەوام بن. ژیانی هاوسەرگیری کاتی نییە بۆ دروستکردنی خێزانێکی هاوسەنگ و سەلار و پڕ لە خۆشەویستی و میهرەبانیە. لەبەرەوە ئەوانش کە هاتوون تا مەجای تێدا بوو بێ ئێمە بازنەی جیابوونەمان لێتون کردوونەتەوە و پێماونتون کە بێ ئەو هۆکارانەی کە بەدەستیانەوەیە بۆ جیابوونەوە هۆکارێکی هێندە شەرعی نین ڕێگەبدا بۆی کە ئێمە خێرا بە ئاسانی جیانکەینەوە. بۆیە کە لەو 118 کەیسە تەنها دوانی جیاکراوەتەوە، 116 کەیسی ئەلحەمدوللا چارەسەر بووە و چونەتەوە باری خێزانی ئاسایی خۆیان. باشە، دەست خۆش بێ. مامۆستا ئێوە چۆن هەوڵەدەن قەنەعات بەو کشان و کوڕانە بکەن کە گەیشتونەتە حاڵەتێک کە دێنە لای ئێوە کە بۆ جیابوونەوە؟ ئەم بابەتێکی لای ئێمە کەسەکان جۆریان هەیە، یانی توانین پۆلێنی کە بە چەند پۆلێنێک و پۆلێنی یەکەم بەشێکیان هەن لەو گەنجە تازانەی کە تازە زەواجەکەن. بابەتی تەلاق و ئەو شتانە لەلایەن شتێکی زۆر سادەیە، چونکە زانیاری تەواویان لەسەری نییە، ڕۆشنبیری و معلوماتی کەمیان لەبارە هەیە. ئەمانە نانەوێت لە یەکتر جیابوونەوە، وەکو تەلاق خواردنەکەی کە خواردوێتی یا بۆ شتێکی ئاسایی بووە یان وای زانیوە هیچ نییە، زۆر ئەهمێتێکی لە نانە بوو. بۆم کەسانە قەنەعات پێکردنیان چونکە هەردووکیان خوازیاری یەکترن، قەنەعات پێکردنیان لە ڕێی قسەکردن و شیکردنەوەی ئەو گرفت ئەو دەرهاویشتەیە کە لە دەرەنجامی تەلاقەوە دروستە بێ و تێگەاندنێتی کە ئەم حاڵەتە حاڵەتی ئاسایی نییە. تەلاق دانەدراوە بۆی کە پیاو بەکاری بێنە بە ئاساکە دەکە تووڕەکرا بەکو چارەسەرین دوایین چارەسەری نێوانی ژن و مێردە. بەشێکی تریان دێن ئەوانن کە تەمەنێکیان بەڕێ کردووە و لە نێوانیانە گرفتێکی چەند ساڵە لە بینانە هەیە، چەند ساڵە پێوەی ژیاون. ئێستا دایان ئەم پیاوە تووڕە بۆ لە دەرەنجامی ناڕەحەتێکا و کە ئێستا بەسەرن حاڵەتێکی بۆ هاتووە تەلاقی خواردووە. ئەمەش ئێمە پیاڵن گەنجێتیدان تێپەڕاندووە با پیرەتیشان هەر بەردەوام بێ و یەکە تا بتوانین ئێمە ئامڕازی پەروەردەی قسەکردنمان زۆرتر لە ڕێی قسەکردنە گفتوگۆ لەگەڵیانایە کات پێدانیانە هێندە بتوان دڵی خۆیان بکەنەوە وەنە ئێمە ژۆنە کاتەین بە خۆمان جاری وایە پێویستەکە بە تەنها خۆیان دوو بە دوو مامۆستایەکمان قسەیان بۆ دەکا و ئەو باسییان بۆ کاکە تا بتوانن پێکەوە بژین و چۆن پێکەوەژین. زۆر باشە. مامۆستا ئەوانی کە دێنە لای ئێوە هەندێک جار مناڵ لە نێوانیانە هەیە، ئەو مناڵانە ئەوە چۆنێک لای یەکەن و ئایا مناڵەکە دێ بەدایک
وەکو فتووا شەرعیەکە یاخود ئەدرێ بە باوکەکە. ئێمە ئەو کەیسانە کەوتمان تا بکرێت جیاببوونەوە ناکەین هەتا بکرێ ئێمە جیاببوونەوە لێرەدا ناکەین بە دادتر لەگەڵ دادگایە ئەوە هەماهنگگیمان هەیە ئەو کەیسانەی کە ئاوا مەسەلەی منداڵی لە بیناهەیە ئەیدێنی بۆ دادگا خۆی بڕیا لەسەر ئەو بابەتە ئادا ئێمە پێ دەڵێن مادام دەبین تانا کێشەی منداڵ هەیە بە زۆری کێشەی ئەوانەی کە منداڵ بن ئەچێتە دادگا بڕیاریان بۆدا لای باوکەکە یا لای دایکەکە بێ بەڵام ئێمە لەدا هێندێکیان هەیە پێشیانڵێن خۆیان ڕێبکەون جاری واژەیە و کەسانە خوان لێرە ڕێدەکەون بڕیارە دەن کە مناڵەکە هەتاک و کاتی گەورەویان تاشوکردنی دایکی لە لای دایکی بێ و کاتە لەسەر اتفاقی هەردووکیان یا هەردووکیان پێک و خوان لێرە ڕێەکەون یەکە ڕێنەکەوت بوو بە کێشە یەسەر ئێمە حواڵی دادگایە. مامۆستا کۆتا پرسیارم لە جەناب بوو هەندێک جار ئەو کەیسانی کە دێتە لایەوە هەم لە ئافرەت هەم لە پیاوەکە بۆ خۆیان هەرەکان کۆمەڵی بیانووی هەیە کۆمەڵێ هۆکاری هەیە تا بڵێ من جیابمەوە ئێوە لەو کاتە ئایا ئەم هۆکارانەکەنە هۆی جیاببوونەی ئەوان یا خود نەخێر هەوڵەدەن ئەو هۆکارانە جۆرە لە جۆرەکان کەمکەنەوە لایەن تاوەکو نەگەنە کێشەی جیاببوونەوە. من لەگەڵ لە سەرتا قسەکانمە ئاماژەم بەوە کرد هێندێ هۆکار بیانەکانی ئەوان کە بەکاری هێنن هێندێ هۆکار هەیە پیانان ئەمانە بیانووی جیاببوونەوە نین و پیانەڵی بیانووی جیاببوونەوەی ڕسمی یا سەرەکیە کە شەریعەت قبوڵیکە ئەوەیە کە پێکۆژیان ئەستەم بێ هەر کات پێکۆژیان ئەستەم بۆ حاڵاتەکەەوە بتوانین جیاب بکەینەوە بەڵام ئەو هۆکارانی کە ئەم سەدەمە هەن نتوانم ئەمەژە بە هەندێکیان کەم یەکەم سەرەکیانەوەیە کەوتمان نەبوونی ڕۆشنبیری تەلاقدانە لە لای گەنجان و تەبی پیاوانیش بەگشتی یعنی بەداخەوە ئاڵێم کۆمەڵگەی کوردەوادی ئێمە لەو بوارەیە تا ئێستا لاوازی هەیە ڕۆشنبیری تەلاقدان چۆن تەلاق ئەدەی بۆچی تەلاق ئەدەی وەکەی تەلاق ئەدەی ئەمانە شتانێکن کە لە لای نەگەنج بە گەنجی ئەم سەدەمە زۆرێکی ئەوەی لالانێ پیرەکانیشمان بە هەماشەوە هەلو بوارەیە تەقریباً کەم زانستن. باری دووهەمیان مەسەلەی دەستێکی سێهەم هەیە لە بینیانە کەوی بەڕاستی هۆکارەکە دەستی سێمەکە دووشتە یەکێکیان ئەو مەسەلەی ئەوداڵی و عاشقەیە کە مەسەن لە زانکۆ پەیمانەکانەکان و کوڕان دروستەکەن هەیانە کەپڵی زۆری هەیە مەسەن فرێندی زۆری هەیە چەند کەسێکی خۆشویستوە هەم کچەکە خۆشەویستی زۆرە کوڕەکە هەیەی کاتێککە زاواجەگەڵیکیانەکە ئەوانی تر مەحاوەلاکەن ژیانی تران تێک بە یعنی کوڕەکە دوو کچی خۆشویستیانی هێناوەکە تێدا مەحاولەکان ژیانە من تێک بە یا کوڕێکە مەسەن چەند کچی خۆشویست وێکیانە هێنێت چوار کچی تر دژایەتیەکە لە هەمان کاتە ئەمانە خۆی دەستێکی سەرەکین لە بینیانە دەستێکی تر کە هەیە خۆکارێکی تر مەسەلەی خراپەکارانی تەکنۆلۆژیای سەردەمە داتی ئینتەرنێت و موبایل و ئەوانە ئەمەش بەشێکە لەوە نامە نادنوانە بێسی قەید دروستەکە لە نێوانی کوڕە پیاوەکە و ژنەکەی کاتێکە نامە بۆ کوڕەکە نێرێ کوڕە نامی بۆ نێرێتەوە یەسەر خەرە بەبێ لێپرسینەوە پێی وایە کە ئەمە خیانەتی زەوجیە شتانێکی تریشمانەیە کە خیانەتی زەوجین کە ئەمانە عەدەدەکان کەمە ژمارەکان کەمە خۆشبەختانە تا ئێستا نەبووە شتێکی وا دیار دەکە زۆر بێ بەڵام یەکەم و دووهەم و سێهەم زۆر زۆرە. دەست خۆش مامۆستاگیان زۆر سپاس. من سپاسی ئەوەکەم. ئەزیزان ئێمە بۆ تەورێکی تر کە بابەتی قەرز و کێشەی قەرزەکان نەچێن لای زۆر بەڕێز مامۆستا شێخ عەلایدین سەنگاوی مامۆستاگیان سڵاو لێبێ سپاس بۆ میوانداریەکەتان لە مانگی ڕابردوو یاخود داتای پێشووتان لەسەر کێشەکانی قەرز چەندێک بووە و زۆرترین ئەو کێشانەی کە بابەتی قەرزە دێنە لای ئێوە چی؟ الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن دعا بدعوته إلى يوم اللقاء. دەستان خۆش بێ ئەم بابەستە بابەتێکی گرنگە لەناو کۆمەلگای ئێمەدا ئەمڕۆ زۆر باوە مەسەلەی قەرز و خەڵک زۆر قەرزەکە بەداخەوە کە لە وڵاتێکی وەک وڵاتی کوردستانی ئێمەدا کە پڕێتی لەو خێر و بەرەکەت و نیعمەتی زۆرەی خوای پەروەردگار بەڵام خەڵک ناچارە کە پەنا بۆ قەرز و قەرزکاری بەرێ ئەو قەرزانەی کە زۆرینەی قەرزەکان کە ئەوانەی کێشیان لەسەر لای ئێمە ئەکسەری قەرزی معاملاتە یعنی قەرزی قەرض الحەسەنە نییە یعنی زۆرینەی ئەو قەرزانە نییە کە کابرا لە ڕێی خوادا بێتی پێی و دوای کابرا نەیبوو بێ بیداتەوە ئەکسەری ئەو قەرزانەیە کە کابرا معاملەی لەگەڵا کردویان سارەی پێفرۆشتووە یان خانەی پێفرۆشتووە یان قەرزی داوە پێی بۆ کە شتی شت بکڕێ و شت بفرۆشە بە حسابی خۆی کە ئەلەسار بە قانجاز بە شەراکەتەوە ئەوانە دوای کابرا نەیبووە بیداتەوە ئەکسەری قەرزەکان کە کێشەکان دێنە لای ئێمە لەو بابەتانەیە. زۆر باشە مامۆستا ئێوە چۆن باوەڕ بە خاوەن قەرزەکان و قەرزدارەکان هێن کەوا پابند بن بەو فتوایانی کە ئێوەی بەڕێز بەیان دەرەکەن ئێمە ئەوانەی کە دێنە لای ئێمە لە ڕوانگەی ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرمێ البەینەة على المدعی واليمین على من انکر دیارە ئەو کەسێک کەوا داواکە داوا شایەتی لێ یەکەین
هەتا شاید نێنێ و ئیسباتی نەکە ئێمە هیچ فتوایەکی بۆ نادەین کاتێک کە شایەت هێنا و بە گوێرەی شایەتەکان شتەکەمان بۆ معلوم بووە لە ڕوانکە شەرعەکەیەوە ئەو جاکە ئەتوانین باڵانسەکەی ئەو ڕاستکەینەوە یان بیدەینە سەر تەرەفی دووهەمە. ئایا مامۆستا لە کاتی فتوادانی ئێوە تەمان کاتێک ئێوە فتوادەن لایەک لە ڕووی مادیەوە زیاتری لەسەرەکەوێ لایەکیان کەمتر ئەو لایانی کە زیاتری لەسەرەکەوێ ئایا بەگشتی خەڵک پابند دەبێت بە فتوواکانەوە؟ ئەکسەری خەڵکی لای ئێمە مسلمانێک ئەوانەی کە زۆر کە دێن بە لای ئێمە ئەوانن کە باوەڕیان بە شریعەتی خوا و بە فقهی ئیسلامی هەیە بۆیە دێن بە لای ئێمە و زۆرینەی کێشەکان کە لە بازارە تووشانە بێ ئەڵێ کاکە با بچین بۆ لای شەرع با بچین بۆ لای ژنەی فتووە ئەگەر دای بەسەرما ئەوە ئامادەم کەوە بدەمەوە ئەگەر نەیشیدا بەسەرما ئەوە کە شەرع نەیدا بەسەرما من نادەمێ کەوا بوو ئەوانەی کە دێن بۆیرە زۆرینەیان مسلمانن زۆرینیان باوەڕێن بە فتوواکانی ئێمە هەیە و ئێمەش ئەو فتوانەی کە بۆ بەیانەدەین لە ناوڕۆکی شریعەتی ئیسلامیەوە غەدر لە هیچ لایەکیان ناکەین و هەردوو لایەن بە یەک چاوسێرەکەین لەبەرەوەی هیچیان وەکو خزمایەتی و کەسایەتی ئێمە بۆیان ناڕوانین بەڕوانە لە ڕۆ شەرعەکەوە ئێمە حکومەت دێنە سەریانە. زۆر باشە مامۆستا ئێستا کاتێک کە کێشەیەک دروستە بێ لە نێوان دوو کەس یەکێکیان پێڵێ بچینە لای شەرع یا قانون ئایا هیچ جیاوازێک هەیە لە حکمی شەرعی لەگەڵ حکمی قانونیە؟ جاری وا هەیە نازانم ئەویان ئێمە ئەوەی کە لایەنە شەرعەکەیە لە هەندێک شتات دیارە لایەنە قانونەکە زیاتر درێژای کێشەیە و شتیان بۆ یعنی زیاتر و زۆرتر مۆزوعەکەیان بۆ هینەکاتەوە خەستەکاتەوە بەڵام لای ئێمە زووتر کێشەکان بۆ حەلەبێ و ئێمە زۆرینەی شتەکانیان کە دێنە لای ئێمە ئەوانەی کە قەرزارن زۆرترینی ئامۆژگاریانەکەین زۆرترین یعنی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم و ئاەت و حەدیث چی لەبارەی قەرزدار و قەرزدەر و قەرزکەرەوە هەیە ئەوانەی کە قەرز دەدەن چەندێ خوای گەورە پاداشان بۆ نووسیە و ئەوانەی کەوا خەڵق عەفوەکەن و ئەوانەی کە چاوپۆشی لە ئینسانی هەژارەکەن ئەمانەیان بۆ باسەکەین ئیتر زاری وا هەیە سوڵحیانەکەین درێکیانەکەین لە نێوان خۆیانە بە زۆری سوح و ئاشتەوایەکەین لە نیوانیانە. زۆر باشە چەند کەیسی قەرزتان هەبووە لە پێشووترا؟ تقریبا لە مانگی لەم ئەم ماوەی پێشوە لە مانگیەکەوە تا ئێستا 13 کەیسی قەرز هاتوۆتە لای ئێمە. زۆر باش بە ئەکسەریشمان حەل کردووە. سوپاس. باش ڕازاتان دەست خۆش مامۆستا. مامۆستا محەممەد شەشۆیی سڵاوتان لێبێ سپاس بە میوانداری جەنابتان. مامۆستا لەسەر کێشەکانی میرات وەکو لیژنەی فتووە لە ماوەی پێشوە چەندێک کێشەی میراتان هەبوو و هاتوۆتە لاتان؟ الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وآله وأصحابه أجمعين. پێشەشی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم بەخێر بێ سەرسەر و چاومان. لە ڕاستیە قەزیەی میرات لە شەریعەتی ئیسلامە و هەم لە ناو کۆمەڵگاشە زۆر گرنگی پێدراوە. لە قورئانی پیرۆزە باسی ڕۆژومان بۆ ئەکا باسی نوێژومان بۆ ئەکا بەڵام نافەرمێت چۆن نوێش بکە یا چۆن ڕۆژوو بگرە ئەفەرمێ ئەقیم الصەڵات. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ڕوونی کردوەوە لە قورئانە ڕوون نەکراوەتەوە چۆنیەتی نوێژ و ڕۆژوو بەڵام لە ناو هەموو ئەحکامی شەرعیدا کە قورئانی پیرۆز گرنگی پێداوە بابەتی میراتە. لە ١٩٩ نەسی قورئان هەر هەمووی حەل کردلۆ بە تەفسیل ڕوونی کردلۆتەوانەیە هیچ مەسئلەیەکی فقهی و ئەحکامی شەرعی بەقەد میرات لە قورئانە ئیهتیمامی پێ نەدراوە. هەر بۆیەشە حەدیسی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئیشارە بۆ ئەدا یەکەم علمێکە لەسەر زەوی هەڵ ئەژیرێ علمی میراتە لەبەرەوەی ئەو زانانەی کە ئیزانن کاتێک کە مردن ئەو علمە کۆتایی دێت کە علمێکی زۆر گرنگ و معقەدە و ئاسان نییە بەڕاستی هەموو کەسێک ناتوانێت مسەیتەر بێ و پێی پێبات. لە ناو کۆمەڵگای ئێمەدا نەک لە ناو کۆمەڵگای ئێمەدا لە ناو هەموو کۆمەڵگایەکی ئیسلامی و غەیری ئیسلامیە قەزەی میرات واریدە پێش ئیسلام و مابعد الئیسلام و بە بەردەوامی ئەم کێشەیە و ئەم سوئالە تەڕەح ئەکرێت چونکە ئیقتیسادی ئینسان بەشەریەت لەسەر مادە وەستاوە هەمووی میراتیش پەیوەندی بە ئیقتیساد و سەرۆت و سامانەوە هەیە و ڕۆژانە خەڵک ئەمرێ و ماڵی لە دوا بەجێ ئەمێنێ و کەسوکارە بێتە کێشەیان و لیژنەی فتوای ئێمەش بە دەقیقی ناتوانین بڵێن چەند دێتە لامان بەڵام لە ماوەی ڕابردوودا 24 مەسئلەی میرات هاتوۆتە لای ئێمە کاتێ دێنە لای ئێمەش بە پێ
شریعەت وەڵامیان ئەدەینەوە و مەسەلەکانیان بۆ حەلەکەین. زۆر باشە مامۆستا ئەو کێشانەی کە لەبارەی میراتەوە دێتە لاتان زۆر جارە بینین هەرچەندە ئیسلام باشە زانین کەوا مافی ئافرەتانی داوە بەڵام هەندێک جار کە میرات بەشەکرێ وەکو پێویست بابن نابن بە پێدانی بەشی ئافرەتانەوە ئێوە چۆن قەناعەت بە ئەو خاوەن میراتەکانەکەن کە بەشی ئافرەتانیش پارێزراوە ئێمە کاتێ دێنە لای ئێمە لی ئەپرسین چی لە پاش بەجێماوە ژنە پیاوە بە پێش شریعەت مافی هەمویان دیاری ئەەکەین و ئەڵێن ئەمە حەقی پیاوە ئەمە حەقی ئافرەتە هەمووی بۆ دیاری ئەەکەین ئیتر ئەو بەی لە دوای ئەوە ئەتر خۆی خۆی ئایا بەشیان ئەدا بەشیان نادا ئێمە تا بۆشمان بکرێت تەوسیان ئەەکەین زۆربەی زۆری کێشەکانی میراتیش یەسێ لە کوردستانە مەسئلەی شەهیدانەیە مەسئلەی مڵکی ئەمیریە ئەمانە لە شەرعا میرات نین بەڵام لەناو خەڵقا بۆتە کێشە هەندێک کەس وەک میرات بەشیەکە بەڵام کاتێ دێنە لای ئێمەوە بە شێوەیەتر وەڵامیان ئەدەینەوە کەوا گونجاو بێت سواسی جەناب دەکەین. مامۆستا مەلا ڕەشید پێنجوێنی سڵاو لێبێ مامۆستا دوو بابەت لەگەڵ جەنابەت باسەکەین بابەتی کەفارەت زۆرترین کێشەی ئەو بابەتانی کە لەسەر کەفارەت دێتە لایەوە لەسەر چییە و کەفارەت چۆن؟ بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على خير خلقه محمد وآله أجمعين. بخيراتنتان عرضەکەین سپاسانەکەین کەوا تشتتان هێناوە بۆ ئەم سوالانە. ئەو باسی کەفارەت عیبارەتە لەوەی کەوا ئەو کەسانە کەێنە لە ئێمە ئەغڵبیان سوێنیان خواردووە قورئانیان خواردووە بە سوێنیان بەخوا خواردووە هاتوون بۆ ئەوەی کەوا ئەگەر سوێنەکان کەوتبێ ئێمە کەفارەتەکان بۆ دیاری ئەەکەین کە عیبارەتە لە خواردنی دە نەفەر دە فەقیر خواردنی دە فەقیر بوون بەنسبەتی ئەوەی کەوا بەڵێ مامۆستا کەفارەت تەنها بابەتی سوێن خواردنە ناینی زیهاری شەیە زیهاریش مەسەلا کابرایە تەلامان بۆ باسی تەلاق و ئانە ئەڵێ وتومە بەژنەکەم بڕۆ تەلاق کەوتبێ یان سێبەسێ تەلاق کەوتبێ یاوەکو تەلاق کەوتبێ یاوەکو پشتی تۆک و پشتی دایک بۆ خوشکەکەم واتانە ئەوە شەرعەن پێ ئەڵێن زیهار ئەم زیهارە کەفارەتەکەی عیبارەتە لە چی عیبارەتە لە 6 خواردنی 6 فەقیر ئەبێ خواردنی 6 فەقیر بووە. مامۆستا ئێوە پاپشت بە چ بەڵگەیەک ئەو کێشانەیان بۆ یەکلای بە گوێرەی شەر ئێمە بۆیان کە شەر بە گوێرەی ئاەت و بە گوێرەی شەر فەرموودە و ئاەتەکە زۆر باشە ڕێی زانایان زۆر جارە بینین مەذهبێک با بڵین ئەو مامۆستایە ڕێیەکی هەبووە مەذهبێکی تر ڕێیەکی ئەوە چۆن ئەو هاوسەنگیە پارێزن کە ڕێیەک لەناو ئەو ئێمە زیاتر بە لای مەسەبی ئیمامی شافعیۆ یانە چونکە ئەسی کوردەواری مەسەبەکەی مەسەبی ئیمامی شافعی زۆرتر فتواکە بە مەسەبی ئیمامی شافعی ئەوی زۆر باش مامۆستا لەسەر مەسەلەی شیر پێدان خەڵک کە دێن بۆ لای ئێوە زیاتر لەسەر شیر پێدان پرسیار ئەکەن ئایا ئەو مەسەلەی شیر پێدانە تۆزێک ڕوونی بکەیتەوە بۆ خەڵکیش ڕوون بێ چۆن چۆنینە لە کاتێکا کە کەسێک شیری دابێ بە کەسێکی تر چۆن ئەبێتە خوشکو بەڵێ مەسەلا تەماشاکە ئێمە لە تقریباً شیردان لە ماوەی 6 مانگە 4 کەیساتۆتە لامان کە هاتۆتە لامان ئێمە لێمان پرسیون ئایا ئەم شیرتە چۆن پیاوە لە کەیا پیاوە ئایا مناڵەکە لە 2 ساڵا پیاوە لە زیاتر لە 2 ساڵ بووە چەند جار شیری پیاوە خۆی بەلای ئیمامی شافعیۆ تا 5 جار بێ یانە ئەو کەسە بلی معلوم بێ کە شیریاوە بۆ مناڵە یاوەکو ئەگەر بە تەوالی معلومە شاهیدی بێ لەسەر ئەوەی کەوا شیری پێداوە بەڵام بەلای ئیمامی حەنەفیەوە ئەفەرمێ ئەگەر قومێکی بچێتە دەمی شەرعەن باش واتانە بۆ ئەوەی کەوا بێ گیان بکەیتەوە نابێ. زۆر باش مامۆستا ئەگەر بۆ نمونە کەیسێک بێتە لاتان لە ڕابردووە کاتێکم دوو کەسە زەواجیان کردووە یان بەهۆی نەزانینەوە بیا خود حاڵەتێک بووبێ پرسیاریان نەکرد بێ کە ئەم دوو کەسە شیر یەکتریان خواردووە دوای زەواجکردن دوای بوونی چەند منداڵ ئەنجا ئەم بابەتیان لێ ئاشکرا بوو بێ ئایا چۆن ئەو بابەتە شەرعەن نەبێ جیا بکرێنەوە ئەو دوانە شەرعەن نەبێ جیا بکردنەوە بەڵام ئەم ماوە کە ئەم مناڵانە بۆ هین بۆ هیچ شتێکی لەسەر نییە چونکە معلوم نەبووە بەڵام کە معلوم بوو شیریان خواردووە ئیتر ئەگەر چەند مناڵیشیان بێ ئەبێ لێک جیا بنێت بە گوێرەی شەرع بێ جیا بکرێت هەموو مەذهەبەکان هەر پیان وایە بێ جیا بکرێنەوە ئەو دوو کەسە بەڵێ یعنی هیچ بەڵێنی تیانی زۆر باشە مامۆستا ئەگەر بێت و کەسێک شیری داوێ بە کەسێکی تر بەڵێ ئەو کوڕوکچە ڕاستە و خۆ
لە ڕووی تەندروستیەوە کێشیان بۆ دروستە بێ وەکو ئەوەی کە باس کراوە لە ڕووی زانستیەوە کە ئەم دوو کەسە ببنە بە خوشک و برای یەکتری و کێشەی تەندروستیان بۆ دروست بێت لە ڕووی زارچە بەڵام لە ڕووی شەرع ئەو دوو کەسە کە مام شیری ئەو شخصی خواردووە ئەو کەسە مناڵەکە کە شیری ئەو ژنەکەی خواردووە هەچێ مناڵی ئەو ژنەیە لەم کوڕە حرامە یعنی وەکو کشتی مناڵەکانی گەورە و بچووکی خوشک و برای ئەم کوڕنە بەڵام ئەگەر برای ئەم کوڕە داوای کچی ئەو شخصە بکات چونکە ئەو مناڵە شیری ئەوی نەخواردووە هیچ دروستە پێی ئەشێت و هیچ عیبێکی تیا زۆر باشە ئەگەر لە حاڵەتێکە و کەیسە کە باسمان کرد ئەم دوو کەسە دوای چەند منداڵ ویان دەرکەوتووە شیر یەکتریان خواردووەکو خوشک و برا هەژمارەکرێن لە دواترە ئایا ئەم منداڵانە ئەبنە خوشک و برای یەکتری یا خود هەرێکیان هەر خوشک و بران چونکە ڕۆیشتووی تەخۆ نەزانراوە کەشتەکە عیلم پێ نەبووکەین بۆ تا هەر خوشک و برای یەکن و قەت هەبووە حاڵەتی لەم جۆرە کە باسم کرد هات بێتە لاتان باڵ بووە هەبووە بەڵێ ینی دوای دوو کەسەکە جیابوون بەڵێ دوای دوو کەسەکە جیابوونە تۆ مناڵەکانی شەر خوشک و برای یەکن و زۆر باشە مامۆستا پرسیاری کۆتاییم لە جەنابتان زۆر جارە بینین کاتێک بابەتێکێتە پێشەوە ڕێی مەزهەبەکان هەندێک جار جیاوازن لە یەکتری کاتێک بۆ نمونە تۆ بەکو باست کرد ئێمە کۆمەڵگەی کوردی زیاتر لە ئیمامی شافعی مەزهەبێکی تر ئەگەر لەسەر ئەو بابەتە ڕێیکی تری هەبێ ئایا ئەو مراجعانی کە دێنە ئێرە قەناعەتەکەن بەوەی کە پابند بە مەزهەبەکە ئیمامی شافعیوە ینی چونکە ئەگەر زەرریشیان بێ لە حاڵەتێکا فتوواکە بۆ نمونە بڵێ بە ئیمامی مالیک من ئەو شتە حەقی منە یان بۆ نمونە بە مەزهەبی ئیمامی ئەحمەد حەقی منە ئایا پابندیانەکەن یان خۆیان پابند چونکە ئێمە و چوار مەزهەبە ئەتوانین تەقلید بکەن ئەگەر شتەکە سەهلتر بێ ئەتوانی بڵێ بەلای ئیمامی ئەحمەد و ئاوایە ئەتوانن تەقلید بکەن و بچنە سەر مەزهەبی ئیمامی ئەحمەد مەسەلا یان ئیمامی مالیک یا ئیمامی حەنەفی هیچ هینێکی تیا نیە و چوار مەزهەبە بەلای ئێمە دروستە تەقلیدیان بکرێت بە هەموو شێوەیە ینی ئەگەر ڕئیشیان جیاواز ئەیچێ با ڕئیشیان جیاواز بەنسبەتی ئەو شیردانەوە ئەو کەسانەی کەوا شیر ئەخۆن یانە شیریان پێ ئەدەن و لە دوایە معلوم ئەبێت کەوا ئەمە شیریان خواردووە باوەکو چەند ساڵێکی پێچێ مەسەلا دوو کەیس هاتووتە لای ئێمە لەم ماوەی ئەم چەند ساڵە یەکیان 9 ساڵ بووە مناڵیان نەبووە جیا کراونەوە کە معلوم بووە شاهید بووە کە ئەمە شیریان خواردەوەتی خۆی یەکیان 40 ساڵ بووە مناڵیشیان بووە ئەوانیش هەر بە عینی دەستور جیا کراونەوە هیچ شینێکی تیانە مەجبورە ئەوە کە ئیسپات بێ کەوا شیریان خواردووە ئەگەر 50 ساڵیش بێ هەچەنە بێ شەرعەنە بێ جیا بنەوە چونکە حرامن لە یەک زۆر باشە دەستان خۆشە مامۆستا زۆر سوپاس کاتم گرتە خی گەورە پەداشتێم و لایەکتان بداتەوە زۆر سوپاس ئەزیزان ئێمە بۆ وەرگرتنی کۆمەڵە زانیاری لەسەر لیژنەکە و کاتی دانیشتنی لیژنەکە دەچین لای مامۆستا عەباس خدر مامۆستا سڵاو لێبێ جەنابتان وەکو بزان لێرە هەفتەی چەند جار دەوامەکەن و چ کاتێکیش دانیشت بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دەقی سلێمانی یەکێتی زانایان ئیسلامی کوردستان دەوامی وەکو باقی دەوایرەکانی تر کە ئێمە هەرچەند ڕێکخراوین بەڵام داوامان ڕۆژانە تەنها لە هەفتەکەیە تەنها وەکو باقی دایرەکانی تر ڕۆژی شەممە و ڕۆژی هەینی نیمانە و باقی ڕۆژەکانی ترێمە دەوامەکەین بەڵام لیژنەکانی فتووامان چوارشەمە و پێنجشەمە ڕۆژی چوارشەمە لیژنەی فتوای لەقی سلێمانی دانیشێت و ڕۆژی پێنجشەممانمان لیژنەی فتوای باڵا کە سەر بە یەکێتی زانایان سەکردایەتی زانایانە بەڵام بۆ ئاسانکاری دەڤەرەکە نووسنگەی سلێمانیمان کرد هەیە ئێمە لەم دەڤەرە و ڕۆژی پێنجشەمان لیژنەی فتوای باڵا دانیشێت کە سەر بە سەکردایەتی زانایانە و لێرە دادەنیشت. زۆر باشە مامۆستا ئەو دوو ڕۆژی کە لیژنەی فتوا دانیشن ڕێژەی سەردانیکردنی خەڵک بۆ یەکلایکردنەوەی کێشەکانیان چۆنە؟ وڵاس زۆر ڕێت خەڵک بەڵام ناتوانین بڵێ عەدەکە دیاریکەن جاری وایە تەنانەت ئەوەندە زۆرن ڕۆژە فریان ناکەون کە ڕۆژی چوارشەممە جاری وایە فریان ناکەون بەڵەسە ئیزنیان دەیدێنەوە بۆ ڕۆژێکی تر ئەتر بەپێی جاری وایە دەچێتە 25 مراجع دەچێتە زیاتر کەمتر و قەزیەکانیشیان جیاوازن ئیتر لە تەلاق و لە میراث و لە کێشەی کۆمەڵایەتی بینی خۆیان و لە ئیتر ئەو شتانی کەوا ڕۆژانە دەچنە بەردەمی کێشەکان بەس لە ناو شاری سلێمانی خەڵک سەردانی لیژنەی فتوای ئێراکات یاخود لە دەروی سلێمانیش دێن بۆ یەکلایکردنەوەی کێشەکانیان بۆ ئێرە
نەخێر لە هەموو ناوچەکانەوەیان بە تایبەتی ئەوە ناوچانی کەسەر بە دەڤەری سلێمانی زیاتر بسن عید محافظی سلێمانی زۆرترە بەڵام جاری وای هەیە کێشەکان لەبەروی کە لیژنەکانی شاری سلێمانی سپاس بخوا لیژنەکانمان زۆر کارایە تەنانەت جاری وای لە ناوچەکانی کە سەر بە هەولێریشن جارجار لێوەشەوە بۆمان دێت لە منتیقەی سوورانەوە لە هەولێر خۆیەوە لە عەرەبی شەردێن ینی زۆر جار مڕاجعەکان بەڵێ زۆر جار ینی زۆر کەم جار هەیەکەوە سوسفەی نەکاکەوایەکی گیان دوان لە مڕاجعەکان عەرەب نەبێت کەوا دێنە لیژنە سەردانی ئەگەر ڕێژی سەردانیکردنتان زۆرە بیرتان لەوە نەکردێتەوە ڕۆژەکانی دانیشتنی لیژنەی فتووا لە دوو ڕۆژەوە زیاترکەن بۆ کاتێکی دیکە ئەو مامۆستا بەڕێزانەی کەوا دانراون بۆ لیژنەی فتووا هەڵبژێدراون مامۆسایانێکن کەوا ئیلتیزاماتی تریان هەیە و خۆبەخشیشن زۆربەی زۆریان ئەنی شتەی مینێکی ئەوە مادی یارمەتێکی مادی ئەویان نییە کە ئێمە بتوانین زیاتر کاتیان بگرین و تەکلیفیان لێ بکەین و ئەزیێتیان بین ئەوان خۆبەخشانە لە لیژنەی فتووا زیاتر هێندێکیان خۆبەخشانن و یان شتێکی زۆر ڕەمزی هەر بەشێکی لە سیارەکانەکە و ئیلتیزاماتی تریشیان هەیە هیانە ئوستازی زانکۆیە هیانە مثلەن جێگری پرۆفیسۆرە لەبەرەوەی ئیلتیزاماتی و کاتی تریشیان هەیە لەبەرەوە هەر ئەوە نامەجالەکە هەیە بەڵام ئەگەر بزانین زۆر بێت لەو حەدە تێپەڕی لەوانەیە بیر لەوەش بکەین دەستان خۆش بەوە سپاسزاتان داتۆ ئینشاڵڵا ئەزانم ژوورەی کە بینن ئەمە لیژنەی فتوایە مامۆستاکان لێرە دانیشن کێشەی ئەو کەسانی کە دێنێرە لێرە باینێک لایەکەنەوە ئێمە زۆر هەوڵمان داوانی کە دێنێرە مراجعن قسەمان بۆ بکەن لەسەر چۆنەتی لیژنەکە و قسەکردن لەسەر ئەو بابەتانە بەڵام لەبەروی حەزیان نەکرد کە کێشەکانیان لە ڕاگەاندنەوە ببینرێ خود دەربکەون بۆیە هەوڵمادا قسەیان لەگەڵا بکەین بەڵام نەیانتوانین قسەمان بۆ بکەن بەڵام ئەوەی کە ئێمە بینیمان لێرە خەڵکێکی زۆر دێ بۆ سەردانیکردن بۆی کێشەکانیان لای لیژنەی فتوایەک لای بکەنەوە ئەزان ئەوەی بینیتان ئەو کەسانە بوو کە زیاتر دێنە لای لیژنەی فتوای شاری سلێمانی هیوادارین بەنامەکەمان جێگە ڕەزامەندی هەموو لایەکتان بوو بێت تا بەنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێن خواتان لای